بەڕێزان سلااوتان لێ بێدەم کاتەوە هەموو کاتێکتان شار و کامەران بێت خۆشحاڵی کە ئەم ڕۆژاتینەوە خزمەتتان بۆ قسەکردن سەبارەت بە سێکتەرێکی گرنگ کە ئەویش سێکتەری پەروەردەیە. لەنێو پەروەردەشدا باس لە دۆخی خوێندنی کوردی دەکەین لە کەرکووک. معلومە کە لە دوای ساڵی 2023ەوە خوێندنی کوردی وەک کۆڵەکەیەک وەک گرنگترین سێکتەر بۆ پەرەپێدان بە هەم لایەنە زانستیەکەی و لە هەمان کاتدا بۆ گرنگیدان بە هەستی نەتەوایەتی و نیشتیمانی لەم شارەدا بوونی هەبووە و ماوەتەوە. لەگەڵ سەرجەم ئەو ڕووداوانی کە لە شارەکەی ڕوویانداوە خوێندنی کوردی بوونی هەبووە. ئەوەی کە مای خۆشحاڵیشە ساڵانە خوێندنی کوردی لەسەر ئاستی کەرکووک ئەتوانین بڵێن لە باڵاکەیە یاخود یەکەمەکانی کەرکووک لە خوێندنی کوردیدان. لە نێو دۆخی خوێندنی کوردی ئەمڕۆ باس لە بابەتی یەک پۆشی دەکەین. معلومە کە ئێمە لە ئێستادا بەرەوکردنەوەی دەرگای قوتابخانەکانە چین. لە ئێستاە بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک و لە هەمان کادا خوێندنی کوردیش لە ئامادەکاری ئەوەدایە کە بۆ ساڵی نوێی خوێندن چی بکرێ و چی نەکرێ و میکانیزم و ڕێکارەکان چۆن دەبن. لە نێویشاندا بابەتی یەک پۆشی کە لە چەند ڕۆژی ڕابردوو قیرەوقالێکی زۆر لەسەر وترا. ئەمانێ بزانین کە کۆتا بڕیار چییە؟ ئاخۆ یەک پۆشیەکە بە کام میکانیزم بە کام ڕێکار و بە کام بڕیار؟ ئاخۆ لە نێوان بەغداد و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان یەک پۆشی چۆن لە شاری کەرکووک پەیڕەو دەکرێت؟ وەروەها بابەتی مامۆستایان، بابەتی پلەبەرزکردنەوە، بابەتی گرنگیدا مامۆستایان و لە هەمان کاتدا یەکێتی مامۆستایانی کوردستان لە بەرنامە و پلانی چییە بۆی کە بۆ ساڵی ئایندا بایەخ بە مامۆستایان زیاتر بدا. ئەمانە و کۆمەڵی قسە و باسی دیکە لەگەڵ هەرێکە لە بەڕێزان مامۆستا کەمال شەریف سەرۆکی لقی کەرکووک یەکێتی مامۆستایانی کوردستان و لە هەمان کاتدا بەڕێز مامۆستا کامەران عەلی بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک قسە و باسی زیاتری لەسەر دەکەین. مامۆستایان زۆر بەخێر بن. زۆر سپاس بۆ ئامادەبووتان. لای ڕاستەوە بزانم سونەتەوە دەست پێ بکەین مامۆستا. زۆر سپاس. مامۆستا کەمال زۆر بەخێر بن. سپاس سەلامەتی. وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان ساڵی پار بەراورد بە ئەم ساڵ نیازتان چییە؟ بەرنامەتان چییە؟ چی بکەن بۆ مامۆستایان و بەتایبەت بۆ خوێندنی کوردی؟ دەستخۆشکاک پارس بۆ ئەم بەرنامانی کە ئامادەیەکی هەموو ساڵێک لە کاتی دەستپێکی دەوامەدیان لە هەر کاتێک کە بابەتێک دێتە پێشەوە بەڕێزت گرنگی تەواوی پێدەی ئەمە خۆی بۆ خۆی پەروەردە بەرەو پێچوو نەبات. بۆیە من لێرە پێم خۆشە سپاس دەکەم و خزمەتکارین لە خێراتیش برای بەڕێز مامۆستا کامەران بەرەبەر خوێندنی کوردی ئەم بەڕاستی زۆر گرنگە لەم بەرنامانە کە ئامادە بێ بۆی تەوەرەکان لە هەموو ڕوویەکەوە بەهێز بێت و بۆی بتوانین خوێندنی کوردی لە ئایندەشە کە چۆن ئێستا لە گەشەیە بتوانین زیاتر کەشی پێ بدرێت و خزمەت بکرێت. خۆی بۆ خۆی خوێندنی کوردی شکر بۆ خوا ئێستاکانە کە ساڵ بە ساڵ وەکو چۆن کە جوتیارێکەڕەیە ئین ساڵەکە ساڵانە ساڵ بە ساڵ بەرهەمەکەی باشە بێت. شکر بۆ خوا خوێندنی کوردی ساڵ بە ساڵ بەرهەمەکەی باشە بێ. ئەمە لێرە هەمووی دێوە دەستخۆش بوون بۆ هەموو مامۆستایان و فەرمانبەرانی هەموو خوێندنی کوردی و هەموو نێو خوێندنگاکان و قوتابخانەکان جێگای دەستخۆشیە. بەڕاستی پلانی یەکێتی مامۆستایان بۆ مامۆستایان و بۆ خوێندنی کوردی لە کەرکووک پلانمان زۆرە. ئەو بوو لە ڕابردوو زۆر هەوڵماندا بوو هەموو بابەتەکان کە پێویست بوو مامۆستا خزمەت بکرێت ویان مامۆستا ئەو داواکارانی کە داوایانە کرد کە پێشکەش بکرێت کە خزمەتیان بکات هەوڵماندا بوو. بۆ نمونە کە داوامانە کرد لە ڕێی سکرتارێتی یەکێتی مامۆستایانی کوردستانەوە هەوڵی تەواوماندا بە داوای مافی مامۆستایانمانە کرد بە پلەبەرزکردنەوە بۆ نمونە. ئەوە شکر بۆ خۆی ساکانە بڕیایی دێدراوە کە پلەبەرزکردنەوە دەستی پێ بکەنەوە چیتر مامۆستایان لەو دڕەڵاوکەیە نەبن. داوامان کردووە جیاکاری نەکرێت لە نێوان مامۆستایانی کەرکووک یان مامۆستایانی شارەکانی تر. بەڕاستی ئەو بەڵێرانی کە دراوە بۆ مامۆستایان یان ئەو زەویانی کە دابش کراوە بەسەر مامۆستایانی لە هەولێر و لە سلێمانی حەزەکەی کەرکووکیش بەدەر نەبێت ینی دابش بکرێ بەسەرانە بێ جیاوازی چونکە تا ئێستاکانە ئەمە نزیکەی 2 ساڵە بەڵێنراوە بە مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک تا ئێستاکانە بەڵێنەکان نەبردراوەتە سەر. پێمان خۆشە کە چۆن ئێستاکانە بەڵێنی ئەوە درا کە لە بەرزکردنەوە عەلاوە تەرفیع ئەوانە دەست پێ بکاتەوە بە هەمان شێوە زەویەکان مامۆستا بێبەش نەبن وەکو خوێندنی کوردی لە کەرکووک. چونکە مامۆستا بەڕاستی لە ڕابردووە زۆر قەدری لێکراوە، زۆر نەهامەتی بینیوە، زۆر مافی فەوتاوە بۆی بتوانێت مامۆستا لەم ڕێگایەوە بتوانێت کە ئەم زەویەی
بەسەرا دابەشەکرێ بتوانێت هەست بە بوونی خۆی بکات و یان بتوانێت کەرێنیشی پڕکاتەوە ئیتر لە هەر شوێنێک بێت لە شوێنەکانی کوردستان لە چەمچەماڵ بێ یان لە سنووری هەولێر بێ گرنگەوەی مامۆستایانی کەرکووکی تیان نەکرێتەوە بۆیە من پێم باشە گرنگی تەواو بە مامۆستایان بدرێت و ماپە ئێمە لە هەوڵەکانی خۆمان بەردەوامە بین و ئێستاش لەم هەوڵانی کە ئێستا لەم حکوومەتی بەڕێز عەلی زەیدی بە هەمان شێوە بەرنامەمان هەیە بتوانین ئەو مامۆستایانی کە ئێستا ڕێژەکەی نزیکەی 6700 مامۆستایە بتوانین لەم حکوومەتە هەوڵ دەین ڕاژەکانیان بگوازینەوە تەنها مامۆستای خودبڕمونە کارگوزار مامۆستا فەرمانکەوت مامۆستایان و فەرمانبەران سرکی پەروەردە بەگشتی سنووری مادەی 140 زۆر باش زۆر باش مامۆستا کامەرە دووبارە بەخێر بێن خۆشبەختانە ساڵانە یەکەمەکان لەسەر ئاستی کەرکووک لە خوێندنی کوردین پێم خۆشە بزانم کە دۆخی خوێندنی کوردی لە ئێستاە چۆنە سەرتا دەستان خۆش بێ بۆم بەرنامە جوانە بەڕاستی ئێمە ئەوەی کە ئێستا لە سەرەتای ئەوەی خۆ ئامادەکردین بۆ ساڵی نوێی خوێندن و ساڵی ڕابردوش کۆتایی هات لە ڕووی ئەوەی کە ئەنجامەکان ڕاگەیەندرا و لە هەم لە پۆلە سەرەتایی لە پۆلی ناوەندی و لە پۆلی 12 پۆلە کۆتاییەکان بەڕاستی ئەوەی بینیمان و ئەوەی کە بەرهەممان چنیەوە دڵخۆشکەر بوو عەرە بەڵێ ئیبەشر بخێر الحەمدولله بەڕاستێکی ئەمەش لە خۆ نەهاتووە یعنی شتێک نییە لە خۆ ڕاهات بێت بەڕاستێکی ئەو پاڵپشتیانی کە پێ بۆمان کراوە لە هەموو لایەکەوە ئێمە نابێ بەنادی دەبیگرین وەزارەتی خۆمان بە تەواوی لە پشتمان بووە وەزارەتی پەروەردە دواتر ماوە دڵسۆزی مامۆستاکان سەرپەرشتیارە بەڕێزەکان بەڕێوبەرە دڵسۆزەکان مامۆستاکانمان و کۆی دایک و باوکو و میلەتەکەشمان لە پشتمان بووە لەگەڵ لایەنە سیاسەکانیشە لایەنە سیاسەکانیش دەورێکی باڵایان هەبووە ئەم شارە شاری پێکەوە ژیانە لەگەڵ ئەوەشا ئێمە دایمەن داوامان کردووە لەم شارەیە یەکگرتووی هەبێ یەک تەبایی هەبێ خزمەت بە پرۆسی ئێماکە پرۆسی خوێندن پەروەردە زیاتر باتە پێشەوە هەر کاتێک ئیستیقرارێکی با بڵین سیاسی هەبێ لە شارەکەیە ئێمەش لە پەروەردە ئیستیقرارێکی سیاسیمان نەبێت ئەوەی کە بینیمان لە دوای 16 ئۆکتۆبەر تۆزێ نوشتیمان پێوە بینی لە بەرەوەی شارەکە باری ئەمنی باری وەزعی ئاسایەکەی تێک چ بوو لە خەریک بوو لە پەروەردەش بشەڵەژێ بۆیە خوێندن و پەروەردە بەیەک هاوتەری بەڕۆن لەگەڵ با بڵین وەزع سیاسەکەی دایمەن کەرکووک ئێمە هەموو حکومەتەیەک لە دوایەکە یەکان ویستیانە قەلاچوی خەڵکەکەی بکەن قەلاچوی زمانی بکەن نێلن بە زمانی کوردی بخوێنێ نێلن بە زمانی دایک بخوێنێ بەڕاستێکی ئێمە لە دوای پرۆسی ئازادی سوپاس بۆخوا حکومەتی هەرێم پەروەردەیەکی خوێندنی کوردی داناوە کە مەرجەعەکەی وەزارەتی پەروەردەیە کە ڕاتب و تەمویل و تەجهیز و کتاب و هەموو شتێکی لەلایەن وەزارەتی پەروەردەوە بەڵام هەنێشتی تەکنیکی وەکو ئیمتیحانات ئەوەش بۆ ئەوەی تووشی کێشە نەبێ قوتابیەکانمان بەو تەنسیقی هەردوو وەزارەت کردیانە ئەنجامەدرێ ئیشەکانیش کێشە بوو بێت هەر شتێ بوو بە تەنسیق لە بین هەردوو وەزارەتە حەل بووە و حکومەتی عێراقیش وەزارەتی پەروەردەی فیدراڵیش تەفەهومی ئەوەی کردووە پەروەردەی گشتیش تەفەهومی ئەوەی کردووە کە ئەمە خصوصیەتێکی خۆی هەیە تایبەتمەندی هەیە خوێندنی کوردی و لەو تایبەتمەندیانە ئەوەیە کە ئێمە وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمەمان باتەڕێوە بەڵام ئەو دەستکەوتانەی کە ئەم ساڵ بەدەست هاتووە بەڕاستەکەی جێ ئەوەی لە هەموو شوێنە باز بکرێ جێ ئەوەیە هەموو ماڵێک ئێمە بگاپی کە ئەمە ئەو جوهدەیە کە ئەو بەرهەمەیە کە چنیمانەتەوە لەوەی ئەو مامۆستا دڵسۆزانە ئەمە بەرهەمەکەیانە لە پۆلی 12 پۆلی 6 ئامادەیی بەڕاستی من هەر 2 ڕۆژ لەمە پێش کە هەموو پەروەردەیەکان و نوێنەری لایەنەکانیش لەوێ حوزوریانە بوو لە هۆڵێکە نزیکەی 140 قوتابی و خوێندکار لەوێ بەس دەرەجەی نایابیان هێناوە نەک ینی ئەم باسی دەرەجەی نایابەکەین لە سەروی 95ەوە هەتاکو 100 و یەکەمی عێراق لە لای ئێمە بووە و خۆشبەختانە سێیەکەمەکان دەکەس بوون و سێیەکەمەکانمان لە درای خوێندنی کوردی دەکەسن کە ئەنجومەنی وەزیران بەندە بردیانی بۆ ئەنجومەنی وەزیران لەوێ هاوکاری کران لەوێ ڕێزلێنانیان بۆیان کرد و هەر لەوێ من بە فورسەتم زانی بەڕاستیەکەی کۆمەڵی داواکاری خوێندنی کوردیم کردە بەردەم ئەنجومەنی وەزیران کە وەزیری پەروەردە ئەویش دیفاعکەرێکی سەرسەخت
سەختی ئێمە بوو لەوێ دکتۆر ئالان بە سوپاسەوە و دکتۆر ومێد سەباح خۆی خەڵکی کەرکوک بوو بەڕاستی کەرکووکیانە ئێمە کە باسی دکتۆر ئالانەکەین ئەیش وەک کەرکووکیانە هاتە دەست لەگەڵمانە بۆ زەویەکان ئەوەی کە مامۆستا کەمال باسی کرد لیژنەیەکیان پێکێنا لیژنەکە بۆ ئیطلاقکردنی ئیعلانکردنی زەویەکانە کە بەندە ئەندامەتیایە لە مودەیەم دەڕۆژەیە ئیعلانەکرێت وەش تەوسی ئەوەش کرا وتیان ئەمری ئەنجومەنی وەزیرانیان هەیە مامۆستایانە هیچ مەجالێکی تیان نەماوە تەراجع بکرێ بەڵام ئەوەی کە ئەنجامەدرێ ئێستا شوێنێکی باشیان بۆ دابرێ بە شایستە بێ بۆ مامۆستایان حتا بەڕێز دکتۆر ئالان من ئەمێ بە ئەمانەتەوە باسی کەم وتی ئێمە مامۆستایانەمان معاناتیان هەیە لە شارێکە ئاژێن برادەرەکانیان لە مەرکەزن پارە لە جێ خۆیان وەرەگرن ڕاتبگیان لە جێ خۆیان وەرەگرن 30 ڕۆژ جارێ ئێمە مامۆستامان هەیە بە 40 ڕۆژ تا 50 ڕۆژ ئێمە شتە تەعویزێکیان بۆ بکەینەوە ئەبێ فەرقیان بکەین لەگە مامۆستایانی هەولێریشە شوێنێکیان بدەینێ خۆشبەختانە بڕیاری ئەوە درا و شوێنێکی باشیش من لەوەی شوێنەکەش بزانم بەس بۆ ئیعلام باسی ناکەم ڕێکارەکان تا بۆ دابەشنی زەوی بەڵێ من بەندە لە مودەی ئەم دەڕۆژەشە کە لیژنەیەکیان پێکەناوە لە وەزارەتی شارەوانیشەوە ئیعلانەکرێ بەندە لەگەڵیانەیە ئەمە خاڵیەکەم خاڵی دووەمیش داوامان کردووە ئەو قوتابیانە و خوێندکارانەی لەلەی لایەن وەزارەتی تعلیم عالیەوە ساڵانە تەخەڕوجەکەن ئێمە و مژدەیەشیان نەدەینێ ئەو قوتابیانە و خوێندکارانی کە نمرەیەکیان نهێناوە لێرە بتوانن کولیە پزیشکەکان وەریان گرێ ئێمە چەند سێتریان بۆ کرد داواکاریمان کردووە ئێستا من ماوەی ئەم دوو ڕۆژەیە مواجهەیەکی جەنابی وەزیر دکتۆر ئاراممان وەرگردووە زۆر بە سوپاسەوە چۆنەڵی ئێمە خۆمان گەرمیانیان ناوتی من پێشوازیتان لێ ئەەکەم و بەسەر چاو لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە ئەچینە لای وادەی ئێمە کۆمەڵی داواکاریمان کردوتە بەردەسی لەوانە داوامان کردووە لەوەکو پارێزگاکانی هەرێم حسابمان بۆ بکرێت ئەم دەستەواژەیە لەوەیە زیاتر ڕوونی کەمەوە یعنی ئەگەر کەرکووکیەک قوتابیەکەی یان خوێندکارەکەی تەقدیمی وەزارەتی تعلیمی عالی کرد و لە کۆلێژی پزیشکی هەولێر دەرەجەیەکیان هەیە ئەفزەلیەت خەڵکی شار ئەبێ وەکو ئەوان حسابمان کرد ئەگەر لە سلێمانی تەقدیممان کرد وەکو خەڵکی شاری سلێمانی حسابمان بۆ بکەن ئەگەر لە کۆیە وەکو خەڵکی کۆی ینی لەمە دەرەجەیەکە گەڕێتەوە بۆمان و ئەگەر ئەوەش نەبێ پاراڵێڵ شتێکی باشمان بۆ بکرێ مژدەی ئەوەشیان پێماندا وتیان لە کەرکووکیەکان ئەم ساڵ پاراڵێل لیان خۆشە بین ئەمە مژدەیەکی زۆر خۆشە ساڵانە 4 میلیۆن 5 میلیۆنە بەڕاستی ئەمە کۆمەڵی مژدە بوو من حەزم کرد لێرەوە ئەوە یەکەم جارە بۆ جەنابتان ئێمە هەمووی دەستکەوتی حکوومەتی هەرێمە بە خوێندنی پەروەردە و خوێندنی باڵاشەوە بەڕاستی بە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا کە هەردوو بەڕێز دکتۆر ئالان و دکتۆر ئارامیش بەڕاستی دەورێکی باشیان هەبوو لەوە و حتمما بە تەوجیهاتی سەرۆکی حکوومەتیش ئەمیش هاناکرێ هەموو وەزیرێک ئەوە بەڵام خۆشبەختانە خوێندنی کوردی خاوەنی هەیە ئینشاءالله بەڵام ئێمە نابێ نادیدەی ئەو دڵسۆزیە بگرین کە مامۆستاکانمان هەمانە ئەو خۆڕاگری مامۆستایان هەیەە یعنی ئەم دەستکەوتانی قوتابیان و خوێندکارانمان باسەکەین ڕاستە جوهدی و شەو نخونی خۆیان و دایک و باوکیان بووە بەڵام بەڕاستی مامۆستاکانمان بەدڵسۆزی دینە سەر مامۆستا دینە سەر بابەتی مامۆستای خۆبەخش و کۆمەڵەکانی فراغی لە قوتابخانەکان بەس من یەک ئیشارەتەیە بۆ شتێکی لە شەشی سەرەتایی نزیکەی 89 قوتابخانەمان بەس نسبەی 100% هێناوە ئەمە مژدەیەکە نزیکەی 33 تەڵەبەمان لە یەکەمەکان بووە یەکەمی عێراق 2 تەلەبەمان هەیە لە قوتابخانی کازیە و لە قوتابخانی شەو بۆ لە شەشی ئامادەی یەکەمی عێراق هەر لای خۆمان بووە دووەمی عێراق هەر لای خۆمان بەڕاستی ئەمە دەستکەوتە یعنی ئەمە کە ئێمە شانازی پێوە ئەەکەین یعنی لە خۆڕانیە و لە خۆڕاژ نەهاتووە ئەبێ نادیدە نەیگرین ئەمە جوهدی ڕاستە ئەو منداڵانە شەو نخونیان بینیوە بەڵام مامۆستا دڵسۆزەکان بەڕێوەبەرەکانمان سەرپەرشتیارەکان یەکەی سەرپەرشتی ئامادە یەکەی سەرپەرشتی بنەڕەتی و ئەو پاڵپشتیانی حکوومەت و وەزارەت دێمانی کردووە بەڕاستی ئەمە قەت ناشارێت دەستخۆش دێمورات مامۆستا کەمال سەبارەت بە یەکڕێزی سیاسی ئێمە زانین کەرکووک ینی شارێکە جێ ناکۆکە کێشە لەسرە لە نێوان بەغداد و هەرێمی کوردستان زۆربەی کات کێشەکان کە ڕوویان داوە کاریگەری هەیە بۆ لەسەر کەرکووک بەڵام بۆ ئێمە بۆ ناوخۆی ماڵی کوردی ئێمە خوێندنی کوردیمان هەیە کێشە سیاسەکان تا چەند ڕنگدانەوەی خراپی هەیە لەسەر کەرتی پەروەردە و ئەگە بێت و تەبایی و یەکڕێزی سیاسی هەبێ ئەمە تا چەند ڕنگدانەوەیکی ئیجابی هەیە لەسەر سێکتەری پەروەردە دەستخۆش بێ بەنسبەت یەکڕێزی سیاسی من لێرەوە داواکەم لە هەموو لایەنەکانی کوردستان بە هەموو ڕەنگەکانەوە کەرکووک تایبەتمەندیشی خۆی پێ بدرێت هیچ کاتێ سڕاعی حزبی لە کەرکووکان نەکرێ چونکە چ کاتێ سڕاعی حزبی لێرە دروست بێت بەڕاستی لە کەرکووکە هەموو بەرەو شکستەڕوە بۆیە ئەمێ من
خەڵک ئازادە بۆ خۆی خەڵکی کوردستان ینی باودێن هەر بەگشتی دا هەولێر لە سلێمانی بۆ خۆی هەر سیراعەکە چونکە هەر چۆنێک بێ هەمی کوردە بەڵام لێرە ئەگەر بێت و سیراعەکە بە ئاقارێک بمان بە بەڕاستی پەروەدا وەکو خوێنی کوردی پەچێکەوێت توێتەوەین بڵێت و نەڵێن لە کەرکووکە ئیساکانە خوێنی کوردی بۆتە هێمایەک بۆتە ڕەمزێک بۆ ئەوەی بتوانین کە شانازی پێوە بکەین من لێر و سپاسی هەموو مامۆساکانەکەن تەمە خوێنی کوردی ئەوها سەرکەوتووە ئازایی مامۆسا کامەران نیە ئازایی مامۆسا کەماڵ نیە ئازایی مامۆساڵەوە نییە هەموو مامۆساکان هەر کەسوو لە شوێن وکانی خۆیەوە ئەو چەپکە گوڵ ئەوها ڕابیشیرێت بۆی ئەو چەپکە گوڵی پەروەردە بۆی بتوان هەموو کاتێ لەگەشییا بێ بەڵێ من هیوادارم لایەنی سیاسیەکان بە دوور بێت لە پەروەردەوە چکە حەز بڕیارێک بدرێ لە نێوان لایەنە سیاسیەکان لەوانە بگاتە ناو پەروەردەشەوە بۆیە من لێرەوە داواکەم هیچ کات بیت لەوە نەکرێتەوە سیراعی حزبی بگاتە نێو پەروەردە و نێو خوێندرگاکان و بەگشتی من هەموو کاتێک داوام کردووە کە بابلین هەر کەسێکدا ئەندرێک لە شوێنێکیشەوە بەڕێز مامۆساکەوانم خۆشی وا دانیشتووە کەسانی بۆ بەڕێوەبەریان بۆ بەڕێوەبەری خوێندنگایەک یان بۆ بەڕێوەبەری ئامادەیەک بۆ هەر شوێنە کەسانی شیاوە بێت لێ هاتوو بێ ئیداری بێ هەر ئەوە نەبێت یانی بابلێن سەر بە پڵان لایەنە و بابلێن هیچی پیانە بێت ئەمە زۆر گرنگە بۆیە من هیوادارم هەموو لایەنەکان کەرکووک وەکو چاویان بیپارێزن چکە مامۆستا کامەران باسی ئەوەی کرد کە لە دوای ئەو لێکەوتانەی ڕیفراندۆم کە ئێمە خۆمان بینیمان چیمان بەسەر هەر لە کەرکووکە ئێمە هەموو کاتێک دەبێ نێوماڵی کورد یەکدەنگ بێ ئەو ڕووداوانی کە ڕوویدا لەوانەیە ئەم کەرکووکە زۆر بابرین بەرە و عاقارێکە هات هیچ کاتێک ئێمە لەگەڵ ئەوەیان نەبووین بە شکر بۆخوا مامۆستایانی کەرکووک نەهێش خوێنی کوردی بکەوێت ئەوە مامۆستا کامەران بەڕێزی ئامادە بوو و کاتە لە یەکی سەرپەرشتیاری بوو هەموو ماموەکو بلبیلەی چاومان پاراستمان و قوسیەتی خوێندی کوردیەکە وکو خۆی مایەوە باشە مامۆستا کامەران باسی لە زەویەکان کەوتی ڕەنگە ئێستا خۆش معلوماتی ئەوەی بەڵام لێگەرم بۆ کاتی خۆی من تا چەند دڵخۆشکەرە بۆی وەکو مامۆستایان ئەگەر بێت و ئەوە جێبەجێ بکەن حکوومەتی هەرێمی کوردستانیان ئەو بەڕێزانی کە بەڵێنیان داوە من لێرە وەکو یەکێتی مامۆستایان وەکو سەرۆکڕقی یەکێتی مامۆستایان وەکو بەناو مامۆستایانی کەرکووکەوە سوپاسیانەکەم بەڵام بەڵێن بێت باشە بۆ تا ئێستاکانە من لێرەوە ئەو پرسیارە ئاراستەی ئەو بەڕێزاناکەم لە هەولێر و سلێمانی دابش کرا بۆ نەگەیشتە کەرکووک مامۆستا هەیە لەم کەرکووکە بەستەی سەکەنەکەی واتە شوێنی نیشتەجێبوونی هەولێرە یان سلێمانی وەریگرتووە لەم کەرکووکە داوامەکە بەڵام تا ئێستاکەنە بۆ نمونە مامۆستا خەڵکی کەرکووکە و کە نیشتەجێبوونەکەی کەرکووکە تا ئێستا وەری نەگرتووە بۆیە هیوادارم جیاکاری نەکرێ جاکاری کراوە بۆ ئەوەی شوێنی باشمان بێت ئەوەتان پێدەین ئەوە هیوادارم ئینشاءالله بە هەمووی بێک من زۆر دڵخۆشم بەڕاستی من سپاسیانەکەم ئەگەر بێت و بەڵێنەکانیان بەرنەسەر دەستخۆشبوونیان لێکم بەڕاستی هیوادارم خوا بۆی ڕوون هەیە کاتی زانێرەکەی هەولێر یان سلێمانی هەیە لەم کەرکووکە داوامەکە سەر بە میناژی خوێندنی کوردیە کاتی زانیارەکەی هەولێر یان سلێمانیە زەوی وەرگرتووە بەڵێ زەوی وەرگرتووە داوامەکەشی لێرەیە بەڵێ پێدانی زەوی بۆ معلومات جەنابتان لەسەر فۆرمی زانیاریە فۆرمی بەڵێ کاتی زانیاری بەڵ کاتی زانیاری ئەگەر تۆ کاتی زانیاری سلێمانی بێت مامۆستابی لێرە لە سلێمانیت دەنێ ئەگەر گەرمیان بێت باڵین کەلار کفری بێت لەوێت دەنێ هەر ئەمری ئەنجومەنی وەزیران وایە هەر مامۆستایەکیش بڵین لە پردێ دەوامەکە لە کەرکووک دەوامەکە کارتی زانیاریەکەی هەولێر بێت لە هەولێری دەنێ بەس لەگەڵ مامۆستایانی هەولێرە نەک لەگەڵ مامۆستایانی کەرکووکە یعنی لەسەر فۆرمی زانیاریەکەیە ئێستا ئێمەش ئەوەی فۆرمی کەرکووکە لە یەک بازنێنین ژمارەمان 5841 مامۆستایە بەیەکەوامان 5841 مامۆستای وڵای گرنگەوەی مامۆستایانی کەرکووک بتر بەهەر بۆ تەوەجوهاتێکە نزیکە و من ئاماژەیەکم کرد بەندە لەوەی لەم هەفتەیە لە وەزارەتی شارەوابنی بۆ مبەستە زۆر باشە زۆر باش من تۆ باسێکشمان کرد لە ڕابردووە باسی ئەوەمان کرد کە سەردانی دکتۆر ئالانی دکتۆر ئارامش بکەین بۆ خوێندکارانی داهاتوو من لێرە سپاسی بەڕێز دکتۆر ئارامیشەکەین
کە ئەم هاتوۆتە سەرخەت بۆ ئەم خوێندکارانی شاری کەرکووک بەڕاستی ئەمە خۆی جێگای دڵخۆشیە بۆ زانکۆکان و بۆ زانکۆکان کە ئەمانەی باڕێن پەرەڵێریش بێ وابێ ببەخشێن و جیاوازیان بەس لێرە شۆ داواکەین ڕێژەکە زیاد بکرێت یعنی جیاکاری نەکرێت ئەمە پێمان بکرێ ئەمە خەڵکی سلێمانیە یعنی من داوا لە هەرێمی کوردستانی شەکەم یعنی بە حەقەت هەموو کاتێک خەڵکی کەرکووک بۆتە قوربانی بۆ ئەوەی دیتر نەبێت نەبنە قوربانی من ئێساکانە ئەگەر بێت و مامۆسایانی کەرکووک زەویەکە وەرنەگرن ئەڵێم بۆتە قوربانی ئەکە زەویەکە وەربگرن ئەوە بابەتێکی ترە من کارفارزیەک موژدێک بە مامۆستایانی خۆمانەدەن داوانم مامۆستا کەمال برامانە و هەموو مامۆستایان من ینی ئەمە لێم وەربگرن موژدە ئەدەم و بەڵێ نەدەم بە هەموو مامۆستایانی کەرکووک بە هەموو خانەوادەیەک بە هەموو قوتابی خوێندکارێک لەم شارەیە قەت ڕۆژێ لە ڕۆژان بیریشم نەکردووە خۆم هەڵبژێرم قەت ڕۆژێ لە ڕۆژان نایکەمە حملەی ئینتیخابی بڵێم وەڵام من ئەوە ئەکەم بۆ خەڵک بەڵام وعدەیەکە بەخوای خۆم داومە تێگەی ئەبێت ئینشاءالله خوێندنی کوردی بە هەموو لایەک بە سەلامەترین دایرە بێلینەوە لە ڕووی گەندەڵی لە ڕووی پاکی ئەبێ زۆر پاکڕایگرین لەبەر ئەوەی ئەمە خوێندنی زمانی دایکمانە تێگەی یعنی لەوە پاکتر نییە ئینسان زمانی دایکی خۆی ئەم باس بکات ئەمە یەک دوو چی جوهدمان هەیە سەرفی ئەەکەین بۆیان دڵنیابە لە هەموو وەزارەتێکە دەین لە هەموو دەرگای هەموو وەزارەتێکە دەین ئەڕۆینە لای هەموو وەزیرێ ئەڕۆینە بەغا ئەڕۆینە هەرێم ئەڕۆینە لای بەرپرسان بەرپرسی حزبی بەرپرسی حکومی بەس شتێکیان بۆ بکەین ئەڕۆینە هەموو ڕێکخراوەکان من هەموو دەرگاکانم کوتیوە بۆ ئەوەی شتێنی کوردیە بەس ئەوەندەی ئەمانەتەکە لەسەر شانمە هەتا ئەیگەێنم لەگە براکانیشمانە لە هەوبەکان لەگەڵ مامۆستایان هەمویان ئەمە شتێکی هەرەوەزیە بە تەنیا کەس ناکرێت بەس من مژدەی ئەویان پێ ئەدەم قەت ڕۆژێ لە ڕۆژان ننیازم هەیە و نە بە تەماشم نە لە بەرنامەشمە نایکەمە ڕۆژێ حملێکی ئینتیخابات بڵم ئاوها ئەکەم بۆ خەڵ نە ئەبێ وەکو کەرکووکیانە وەکو مناڵێکی کورد خزمەتی مناڵەکانی خۆمان بکەین ئینشاءالله زۆر باش ئەچینە سەر بابەتی یەکپۆشی ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ینی قیلە و قالێکی زۆر لەسەر هەبوو بەڵام پێشەوە ینی بینیمان بەشێک لە دوکاندارەکانیشانی ناڕزایەتێکیان دەربڕی سەبارەت بۆی کە ئاگادار نەکرانەوە بەهۆی یەکپۆشیەوە لێدوانی چەند دوکاندار یاخود کاسبکارێکی کەرکووکمان ئامادەیە سەبارەت بە یەکپۆشی و داواکاری ئەوانە گەر هاوڕێیانی کۆنتترۆل ئامادەیان کردەوە با پێکەوە بینەریبین فەرموون بە ساڵانی ڕابردوو شتمان هێناوە یعنی هەموو بابەتەکانمان کردێتە سەدریە ئەبووە پێش وەختە بڕیاری بدایە لە ئەکاونتەکەی خۆی پۆستی بکردایە قرارێکی بڵای بکردێتەوە تا کاکە جلەکانە گۆڕیمە بەسمانەوەیە سێمە دنیای زەرمەند دەبین سێکە گشتی ڕساسیە یعنی هیچ مەکتەبی عربی وابزان دوو مەکتەب عربی ڕساسیە گشتی باقی گشتی نیلی و ڕەشە ئەوەی مەسەر وڵام ماڕۆنی تایە پرتەقاڵیە و نیلی و ڕساسیە زەحمەت لە کەرکووکە زەحمەت ئەگەر سە مناڵەکەم شتێکی بوێ هەبڕم بۆ سلێمانی هەولێر پانتۆڵێکی بۆ بسەنی یان بلوزێکی بۆ بسەنی وەزارەتی تەربیە ئەو ئاگداری بە ئێمە نەگەیاند بوو چونکە ئێمە لەبەر تەقریبان نزیکەی دەفتەر زەرەر دەکەین ئەم سەدرانەمان گشتی زەرەرەکانی لی و ڕەساسی ئەمانە گشتی زەرەرەکە ئەوایە وەزارەتی تەربیە بە ئێمەی بوو تایە کە ئێمە ئەو ڕنگانە دانین ئەوان بە هەولێر و سلێمانی ئەوتبوو بە ئێمەیان نەوت ئێمە خەڵک کەرکووکین بە ئێمەیان بوو تا ئێمە ژەمان کردە بان چاومان ئێمە یەک کۆڵە زەرەکەین هەموو ساڵە پێشوەختە خۆمان حازرە کرد بۆ ئەم مۆسمی مەدرسیە بازاریمانە کرد خۆمان ئامادا کرد بەس ئەم بڕیارە هات یعنی لە پڕابوو بابلین لە پڕابوو ئەم پریاریکە دەیان لە ویزارەتی بەروەردە خۆمان حازر بۆی نەکردووە وەکو هەموو ساڵێ ئەم ڕنگانە نییە بابلین ڕەشە نیلیە ڕساسیە بڕیاریان داوە ئەو ڕنگانە بگۆڕن بۆ دەستکەوتن دەسەکە بەس لە هەرێمی کوردستان ڕەنگەکان با بڵین پرتەقاڵیە ماڕۆنیە نیلیە ئەم ڕنگانەیە بەڵێ هەمێکە جۆبیستی بوون قسەی کۆمەڵک یاخود چەند کاسبکارێکی کەرکووک بوو سەبارەت بە یەکپۆشی لە کەرکووک مامۆستا کامەرەکو جێتێکی معنی پێم خۆشە بێ مۆلای تۆ سەرنجت چیە لەسەر لە چەند ڕۆژ ڕابردوانی ناڕزایەتیان دەبڕی سەبارەت بە یەکپۆشی من بەڕاستەکەی دڵم ژانەکە کەستا و دوکانداران ناڵێن هەمووی کەسی ئێمن هەمووی برای ئێمن هەمووی خەڵکی هاوشاری ئێمن من هەتا یەکدوانێکی تیا بوو بەڕاستەکەی هەر قوتابی خۆم بوونە من لەبەرەوەی 14 ساڵ بەڕێوەبەر بوومە لە گەڕێکی شۆڕیجا یەکێکی تیا بوو هەر تەڵەبەی خۆم بوو بەڕاستی ینی زۆر ناخۆشە حاڵتێکی وابدینی تەڵەبەی خۆت بێ ئەومان بەڵام کاک فارس با من معلوماتێکی بە جەنابەت بڵێم ئێمە
پەروەردە بە ڕێنمایی ئیشەکەات ڕێنماییش من ناتوانم خۆم ڕێنمایی دەرکەم ئێمە هەر کتابێکمان هەر نووسراوێکمان بۆ دێ لە وەزارەتەوە من لەسەر ئەو نووسراوە وەزارەتە ئەو نووسراوە وزاریە فەرمانی کارگەڕی دەرەکەم یان فەرمانێ دەرەکەم یعنی حتا جەنابی وەزیر ڕێز و سوپاسێکە داتە مامۆستایەک منەوە ڕێز و سوپاسە ناتوانمەوە بیگەێنمە دەست مامۆستاکە ئەبێ فەرمانێکی کارگەڕی بە ئەو ڕێز و سوپاسە دەرکەم تێکی یعنی ئەوڵ و ئاخیر من ڕاستە پێگەکەم بەڕێوبەری پەروەردەیە بەڵام من فەرمانبەرێکم لە وەزارەتەکەی خۆم وەزارەتەکەم پێم دەڵێت ئەم یەک پۆشیە لە هەموو پەروەردەکان جێبەجێ ئەکرێت من ناتوانم بڵێم من احتیمالە سەرنجی خۆم دابێت لە حەزاتی خۆم یعنی با بڵین پێشنیاراتی خۆمان دابێتە وەزارەت بەڵام ئەمە پێشنیاراتە وەزارەت ئەو وەی کە بڕیارەدا وەزارەتە بۆ من ڕێنمایی دابەزێنێ هەتاکو ئەم دقەیە وەزارەت و جەنابی وەزیر ئەڵێ ڕێنمایەکان جێبەجێ ئەکرێوەکو پەروەردەکانی پێشوەختەکەمانەوەجاوە ئێمە نزیکەی چەند مانگ لەمە پێش جەنابی وەزیر چووە سەر شاشە وتی ئەوەی وەزارەتی پەروەردەیە لە زمنی وەزارەتی پەروەردەیە دەگۆڕێت طبعا لێرەش ئاشکرا بوو کە ئێمە سەر وەزارەتی پەروەردەین بەڵام ئێمە لێرە لەگەڵێکی سەرپەرشتیاریە لە پارێکەوە ڕێنمایی ئەدەین ئەڵێن کاکەگیان ئەوە گۆڕانکاری هەیە دوای ئەوە ئێستا من بۆ خۆم بۆ منداڵەکەم مانگی تر جلە کڕم تێگە یعنی ئەوە نییە ساڵە پێشەوە جل بکڕم بەڵام احتیمال ئەمان بازارێکیان کرد بێت دوایەوە ئێمە ئەم شارە بەس خوێنی کوردیتیانە ئەو جلا ناتوان لێ ساغ بکرێتەوە لە شوێنەکان تر من تەبریر نایەنمەوە بەڵام من ئەتوانم ئەوەت پێ بڵم منیش فەرمانبەرێکم ئەمری وەزارەتەکەی خۆم جێبەجێکە یعنی ئەگەر لە دەست منابێت ئێستا ئەڵم کاکەگیان ئەو بەسەر چاوەکەم ئەوە ئەم ساڵ ناساڵێتتر بەڵام ئەبێ تەفەهمی ئەوە بکرێت من لە شارەکەیە من ڕاستە بەڕێوبەرم ئێستا بەڕێوبەری پەروەردەی مەرکەز ئەمریکی بۆ بێ لە پڕاپارەکە ئەمریکی بۆ هات ئێمە خۆمان بێ غورفەی یەکێ لەوانە قوتابخانەکەی مامۆستا کەمال بوو کابینەکەیان هەڵگرد و بردیان بۆچی بردیان لەبەرەوەی پەروەردەی مەرکەز پێیانی وت لە وەزارەتەوە هات ئەبێ ئەم کابینانە نەمێنێ لێرە بابە ئێمە خۆمان غورفەمان نوقسانە کەس نییە ئاورمان لێ بداتەوە باوەڕ کە تەسەورەکەی چەند مەکتەبمان ینی دوو لە ڕووی ئێوە تەوالێتەکانیان بردووە تا مناڵ لە کۆت تەوالێت بکات نەما تێگەی بۆ ئەیوت کاکە من ئەجا چیشێ کرد فلاتێکی هێنا و بارێک کرد پرسی بە کەس ناکرد هەر لە قوتابخانەکەی مامۆستای باریان کرد یعنی مەجبور مامۆستا لە چەند دەرگایەدا من ئەڕۆم لە چەند کاکە بەس وەرە غورفەیەکمان وکرد بەس وەرن تەوالێتی بۆ مناڵەکان بکەن حاشاکم یعنی بەڕاستیەکەی هەنێ تعلیماتەیە مدیر تەربیە ناتوانێت لێی دەرچێت ئێستا ئێمەش قەیدی دراسە ئەومان داوەتە وەزارەتی خۆم بەڵام هەتا ئەم دقەیە هەتا دوێنێکش وەزارەتمان تاکیدی کردوتەوە کە ڕۆژی شەمەشە تاکیدی لێم کردوتەوە ئەڵێ ئەبێ چویتە دەوام فەرمانی کارگەڕەکەت دەرکەی و جێبەجێکەکان قوتابخانەکان بەڕاستێکی ئەمە ئەڵێ ناکرێ خۆ تۆ بتەوێ هەر هەنگاوێ بنیت لە بازار بسوڕیتەوە بڵی کاکە من ئەمەوێ ئەم تعلیماتە جێبەجێ بکەم تێگەی یعنی دڵنیا بە ئەوەی کە ئەو کاکانە باسێکەن منیش وەک ئەوان دڵم ژانەکە ئێمەش کوڕی فەقیرین وەک ئەوان وەکێنین بڵین وڵات لە شوێنێکە ژین و ئێمە لە دنیایە ترا ئەژین وەک ئەوان تێگەی نەخێر بەخوا لەوەی ئەوان وەزیان لە مامۆستا گەلێ باشتر بێت لە وەزان لە ئێمەش باشتر بێت بەڵام لە هەمان کاتیشە من ڕێنمایی جێبەجێکەم بەیانی من ڕێنمایی جێبەجێ نەکەم کوردەواری ئەڵێ عەرەب ئەڵێ زەیدنا عەمر ئەمر لادا زەید دانێ بۆی ڕێنمایەکە جێبەجێ منیش ڕێنمایی سەرەوەی خۆم جێبەجێکەم و پەروەردە بەڵام یەک ئیشکالێتێکە بوو من حەزەکەم ئیشارەتی پێ بکەم خەڵکیان تۆزە تووشی دڵە ڕاوچێ کرد وەڵام مامۆستا ئەمە پەروەردەی مەرکەز قبوڵی ناکرد طبعا هیچ کتابێک لە وەزارەتی بەغاوە نەهاتووە بۆ معلومات جەنابەت یەکسەر من وەزارەتی خۆم ئاگادارەکەمەوە لەبەرەوەی ئەمە ئیشگەییە وەزارەت ئەبێت تەنسیقکە ئیشی من نابێت ئەو تەنسیقە هەر ئیشی خلافێکە بێ وەزارەت خۆی تەنسیقکە بەڕاستی ئەو تەنسیقە لە مستەوای منانیە من ڕۆم لەگەڵ وەزارەتی عێراقات ئەوەکەم لەگەڵ جەنابی وەزیرم تێگەیان بەڕێوەبەرە گشتەکانم تێگەیان سوودفە لەوێ 6 مدیر عامی بەغداد لەوێ بوون لەو کاتی کە من تەلەفۆنەکەم کرد لەگەڵ جەنابی وەزیرە دیارە هەر خۆیان لەوێ تەلەفۆنیان لەگەڵ منا کرد جەنابی وەزیر تەلەفۆنی کرد وتی حەزەکەم ڕقەمەکەی مامۆستا مەنسوورم بۆ بکەیتە مکالمە جەماعی تێگەی ئەمە بە جەنابتان ئەڵێم یعنی بۆ ئەوەی مامۆستایان گوێیان لێ بێ بڵێ یەکسەر بەڕێوەبەر وەزیری پەروەردەی حکوومەتیێریەم داوای لە بەڕێستان کرد کە تەلەفۆنەکە بکەم بە مکالمە جەماعی بۆ ئەوەی بەڕێوەبەری پەروەردەی مەرکەز مامۆستا مەنسوور زۆر بەڕێز پیاوێکی بەڕێزە وتی ئەمەوێ قسەی لە کڕەمزان ئەمە ئەمەوامرەی لەکوێ بۆ دەرچوو طبعا یەکسەر پێی
وتی تۆ بە هیچ شێوەیەک بۆ نییە تەداخل تایبەتمەندی خوێندنی کوردی بکەیت ئەمە هیچێکە لە تایبەتمەندیەکان چی ئەوامروتی من هیچ ئەوامرێکم بۆ نهاتووە لە بەغدادەوە یەک دووش بە هیچ شێوەیەک لە دوور و نزیک من عیلاقەم نییە چێکە نەبەریان مامۆستا مانسوور بەڕێزەوە و دوای ئەوە وتی ئەزانم خصوصیەتی خۆتانەیە و جەنابی وەزیر وتی 350 قوتابخانەی نازە هەیە ممەثلیات لە هەولێر و سلێمانی دهۆ کە برێتە ڕێوە جلی بەغداد لەبەرەکەن ئێمە زۆریان لێ ناکەین کە جلی ئەم جلە تازە بکەن بۆ لە بەروی پابندن بە ڕێنمایەکانی بەغدا باش کێ میلاکت بداتێ کێ موچەت بداتێ کێ تەجیزت کە کێکت حتا بە جەنابی مامۆستا مانسووری وت ئەگەر تۆ میلاکیان بدەیتێ و ڕاتبیان بدەیتێ و تەجیزیان بکەیت و کتابیان بدەیتێ حەقی ئەوەش هەیە کتابێکیشان بۆ دەرکەی بەس ئەوتی من لە دوور لە نزیک و هەر نووسراوێکیشم دەرکرد بێ پەیوەندی بە خوێندنی کوردیەوە نیە واتە تا ئەم ساتە تا ئەم ساتێک کە ئێمە قسەیتیاکەین بە پێی بڕیارەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەت تێرێەوەی کە ئێوە جێبەجێ زۆر باش مامۆستا کەمال وەکو مامۆستایەک و بەڕێوەبەری قوتابخانەیەک سەبارەت بەم یەکپۆشی کە چەند ڕۆژێکە بۆتە قسە و باسوانە سەرنجت کۆمنتت چییە؟ وڵا دەست خۆش بنیش لێرەوە داواکەم لە بەڕێز مامۆستا کامەران و بەڕێز ئوستاد مەنسوور ئەم بابەتە تەواویەک لا بکرێنەوە چونکە ئێمە وەکو یەکێتی مامۆستایان بەڕاستی مامۆستا کامەران زۆر پەیوەندیمان پێوا کرێ یەکدا بکرێتەوە طبعا من تا ئێستاکەنە کە بێمە بەرنامەکەەوە تاکیدم کردەوە تا ئێستاکەنە ئەوە بوو لە ڕۆژی مەراسیمەکەی ڕێزلێنانی خوێندکاران لە هۆڵی لەو هۆڵە ئەو بوو مامۆستا بەڕێز مامۆستا سامان ئەو لێدوانەشیدا ئەو وەکو فەرمانبەرێکە لەسەر بەغدا کە ئەو لێدوانیدا چونکە ئەمرێک دەرچووە جلوبەرەکەەکە وەک ساڵانی ڕابردوو بێ بۆیە من پێم باشە خەڵکی کەرکووک دیسان نەبێتە قوربانی انشاءالله ئەو تەنسیقە زیاتر و بەیانی فەرمانی کاژێڕەکە دەکەین بۆ دڵنیایی اینجا بۆیە مامۆستا کامەران من حەزم کرد لێرەوە ئێستا پێشوی بێمە بەرنامەکە تەکیدم کردەوە تا ئێستاکانە تەربیەی کەرکووک لەسەر هەمان بەرنامەی مامۆستا کامەران بۆ ئاگاداری هەمان بەرنامەی ڕابردوو ساڵی هەمان بەڵێ من ئێستاکانە تەکیدم کردەوە لە هەمان بەرنامەی ساڵانی ڕابردووە ئەڵێ بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین ڕەنگی تر لەبەر بکەن مامۆستا کامەران بەس باتەوایکەم ئەڵم باسی بەڕێوبەری پەروەردەت بۆکەم تۆ نازانم لەکوێوە ئەم شتانە وەرگدووە ئەم بەڕێوبەری پەروەردە من ئێستاکان ئەوەی ئەو ڕۆژە کە باست کرد ڕۆژی لە مەراسیمەکە لێرە بابلین بەڕێز تەلەفۆن بۆ وزارەت کرد وابزانم وەزیر خۆی ئەو بوو لەگەڵ مدیر عامی مالیەی بەغدا سوتفە لە هەولێر بووە ئەو لەگەڵ مامۆستا ئوستاد مەنسوور قسەی کردووە وەزیر جەنابی وەزیر خۆی کردێ مکالمەی جەماعی لەگەڵ خۆمە کە من لەگەڵیانە هیوادارم خەڵک نەبێتە قوربانی چونکە ئێستاکانە مامۆستا کامەران خەڵک ئێستاکانە نازانێ تا ئێستاکانە زۆر کەس ڕای گرتووە کاژێڕەکەم دەکرد ئەزانێت بۆیە من خۆتان یەکلا بکەنەوە بوو بەڕێز مامۆستا سامانش ئەو لێدوانیدا و ئەو بینەی ئەمرەی جێبەجێ کرد وەکو پەروەردە ئاگاداری گشتی و من ئاگام لەو تەسیحانی بەمانەتەوە ئاگام لێ نەبووە من ئەو نووسراوی کە ئێستاکانە دایگرتووە لە ڕۆژانی ڕابردوو تەوقیع ئوستاد مەنسوورە خزمەت بکەم بە نەسەن بە جەنابی وەزیری وتی ئەمە شمولی خوێندنی کوردی ناکە وەزیری خوێندی باڵاپی خوێندنی پەروەردەی شمولی خوێندنی کوردی ئەمەش یعنی بەڕاستی خصوصیەتی خۆتانەیە مامۆستا کامەران من بۆ یاڵێم هەموو کات کەرکووکی بۆتە قوربانی لە جلوبەرگەوە بێت لە هەر شتێکە بۆ ئەمەی خەڵکی کەرکووک سەکانە وە ئێمڕۆ 16 مانگە تا سەموچێ مانجی حەوت وەرنەگیراوە 6 یا حەوت وەرنەگیراوە خەڵک نازانێت پەروەردەی مەرکەز ئێستا ڕاتبەکەمان بداتێ وەڵاهی منیش ئێستا پێم بڵێ قات و ئەوەی ڕەساسی بکە بەخۆ بە قسەیەکەم تێگەی جا بۆیە کە ئەو ڕۆژە ئەو بڕیارەی بابرین بڕیارێکی دەکرد پەروەردەی کەرکووک هەمان ڕسکەی ساڵانی ڕابردووە بۆیە هیوادارم ئەمە خەڵکی کەرکووک دووبارە نەبێتەوە قوربانی ئیمڕۆ کەش بڕیارێکی دەرکرد نزیکەی هەفتەیەکە لە وەزارەتەوە هاتووە بڕیاری جلوبەرگی مامۆستایان بە ژمارە ئیمڕۆکە تەعمیمی کرد تەربیەی کەرکووک 35633 لە ئیمڕۆ دەری کردو ئارێ تهدی نەکردووە جەڕێنگەکەی مامۆستا ئەو تعلیماتی جلی ئەوە لە نظامی مەدارسە هەیە بێ جلی مامۆستا جلێکی پۆشتەدەیی بێ پۆشتە بێ ئەوە شتێکی کۆنە دەری کردووە کە ئارێ جلی ئەوە تاکیدی لێ کردوێتەوە
ئەو ئێمە خۆمان لە هەموو کۆبوونەکانی بەڕێوبەرەکان من بە هەمان کۆبوونەوەی تاکیدی لێکەمەوە بە هەمان شێوە جلوبەرگی قوتابیان و خوێنکاران تاکیدی لێکردبوو بۆیە من ئەڵێم لێرەوە لەم منبەرەوە سبەی یەکلا بکرێتەوە بۆ ئەوەی جلوبەرگی خوێنکاران و قوتابیان یەکلا بکرێتەوە تا ئێستاکانە بازار وەستاوە ڕاستە ئەم بەرنامەی ئێمە ئەمە شتێکی تریشە بوو ئەمە لە پارمانگی 4 و یان 5 بوو ئەم بڕیاری جلوبەرگە بدا بەڵام وتیان کەرکووک ئیسێتنا ئێمە نابێ ئەوشمان لەبییت ئێستێتنا بێت نابڕاتێ بۆ ئەوەی ئەوسا بازاری حەسیلەکە بازاری هەموو دوکاندارەکان بۆت نە قوربانی هەمی بای 6 میلیۆن 7 میلیۆن بۆیە هیوادارم ئەگەر بێت و بۆی ئەمانیش نەبنە قوربانی با ئیمساڵ وەک ساڵین ڕابردوو بڕواتە ڕێوە لە ساڵی داهاتووە جێبەجێ بکرێت ئستا کامەە بۆیە من داوا لە بەڕێز دەکەم ئەگەر لە لای من بێ بۆیە من داوا لە بەڕێز دەکەم بدایەتەن تەوزیحێکم دایەکە وتم من ئەستەماوەسا کەمال من بەڕوونی وتم من اقتراحاتی خۆشم داوە ئەوەی خۆشم داوە بەس ئەوەی من اقتراحاتە ئەوەی دێت فرمانە بەسەرماکرێت ناتوانم بڵم تەنفیزی ناکەم ئەزانم ئێستا تۆ لە بین دووە ئێستا فەرمانی وزارەتی هەرێمت بۆ دێ وزارەتی بەغاشت بۆ دێ تۆ ئەو شانە ئیثارە مەکەن من پێت ئەڵم من کتابێکی کوردستان بێت وەزارەتەکەم کتابێکی بەغاش بێ من ئەوەی وەزارەتەکەی خۆم تەنفیزەکەم لەبەر ئەوەی ئێمە فەرمانبەری هەرێمین ئەی بۆ عەرزتە لەوێ داتێ لەبەروی فەرمانبەری ئەم فەرمانی کە ئێستا ئەڵێت هەمووی کە زەوی وەرەگری هەموو فەرمانبەر و مامۆستایەک ئەڵێ ئەوی فەرمانبەری خۆمە ئەتوانێ بێکێ مرکزی بێمە عەرزێکی بدەنێ ناوێتێتە ناو قورسەکەەوە ناچێت لەبەر ئەوەی ئێمە فەرمانبەری خۆیانین ئەگە بە فەرمانبەری خۆمان ئێمە نەزانن ئەوانی نەزەویمانە دەنێ نەیمتیازات نڕاتویشە بەڵام یارێت ئێمەش ئێستا هەموو ڕاتبمان لەسەر بەغا بواە میلاکمان لەسەر ئەوان بواە کی خوێندنی کوردیش مستەقر بواە و زەویشمان لە بەغا وەرگردایە بەخوا ئەو بارگرانیشمان لەسەر کوردستان نەبوو ئەو وەختەش جلەکەش چۆن بوو ئەوە سپاسانەکەم مامۆستا کەمال لە کۆتاییدا سەرنجێک قسەیەک لەسەر بابەتەکەمان بەگشتی داوا لە بەڕێز مامۆستا کامەرانەکەم ئەم بڕیار ئەم بابەتە یەکلا بکرێتەوە بۆ خەڵک چونکە خەڵک تا ئێستاکانە لە دڕاڵاوکەیە ئەمە خاڵیەکەم خاڵی دووەم خەمێک لە خوێنی کوردی بخرێت ئێمە کەمی میلاکمان لە نێو خوێنەرگەکانە زۆر مامۆستا کامەران ئەمە لە بەرچاو هەرومانە هەموو خوێنەرگایەک ببینە خۆبەخشی تێیە هەموو بابەت سێ چوار مامۆستای تێدا سێ چوار جۆری تێیە بۆیە عەقدەکانمان هەیە و خۆبەخشمان هەیە ئەمانە بۆ ئەوەی بە تەواوەتی خوێنی کوردی بەرەو پێش بگرێت چۆن ئیساکانە کە پێش نەختێ باسمان شکر بۆخوا خوێندنی کوردی لە گەشەیە بۆی بەهیمەتی ئەم هەموو مامۆستا ئێستا ئێمە مامۆستامان هەیە ئێمە نابێ ئەومان لە بیرچێت مامۆستایانی خوێندنی کوردی یعنی مامۆستایانی خۆبەخش ئەوانەی لە خوێندنی کوردی گرنگیشی تەواوی پێ بدرێت و هەوڵیشیان بۆ بدرێت بۆی ببنە هەمیشەی بۆیە من لێرەوە داواکارم لە هەموو وزارەتەکان لە وزارەتی حکومەتی پەروەردەی بەغا بێت لە وزارەتی هەرێم بێت ئەم مامۆستایانە ببنەگرێ بەس بوو ئەوەی بتوانن خزمەت بکەن نەک هەر لە چاوەڕوانەیە بن مامۆستا هەیە تا ئێستاکان لە 2007 و 2015ەوە خۆبەخشە واللهی یعنی زۆر بەزەی پیانادێت کە ئەیان بینی تا ئێستاکانە تەعین نەبوون و نەکراوت نەهمیشەی بۆیە داواکەم لێرە وەکو خوێندنی کوردی ئەگەر هەر بابەتێک هاتە پێشەوە جیاکاری نەکرێت و بۆی بتوانین هەموو مامۆستایان وەکو خۆی حەقی خۆی وەربگرێت چونکە مامۆستایانی خوێندنی کوردی و خۆبەخشەکان باسەکەین بەڕاستی زۆر نمرە ئاسیانی بەرز بووە مامۆستای خۆبەخشە بووە ڕێژی 100% بووە ئەمە لە پێچاو هەر هەمومان و بەڕێبەرەکانی ئاگاندیە بۆیە هیوادارم لە داهاتووە بتوانین بە هەموو لایەکمانەوە خزمەتی خوێندنی کوردی بکەین وڵی من ئەوەشم ئیشارەت پێ کرد کە ئەمە لە دەستپێکی ئەوەی خۆمە ئامادەکەین بۆ ساڵی نوێت خوێندن ئێمە لەگەڵ پارەکەیەکی سەرپەرشتەی ئامادەی و بنەڕەتیە پلانێکی باشماندانا بەڕاستی الحەمدوللا جێ خۆی کرد کە سەرپەرشتیارە بەڕێزەکان بەڕێوبەرەکان ئەو خولانی کردمانە ئەو بەدوادا چوونانە ئەو خولی تەقویانە بەڕاستەکەی جێ خۆی کرد ئیمساڵ بەرنامەی باشیشمانە بێ ئینشاءڵڵا وا دەمان پێیان داوە بەڵام داوا لە دایکان و باوکانەکەین لە منبەرەوە متمانەمان پێ بدەن منداڵەکانیان پارێزراوە بن ئینشاءڵڵا لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی ئەوەی کە ئایندێکی گەشت چاوەڕێیان نەکات موژدەیان پێدەین
لە جێ ئەو متمانەیە ئەبین متمانەمان پێ بدەن ئەوەی خۆمان تەرخانەکەن بۆیان هەتا ڕۆڵەکانمان و ئەم زمانە زمانی کە ڕۆژانێک بووە قەدەغە کراوە لەم شارە بیگەینە لوتکە بە هەموو لایەک بەو هیوایان دووبارە سپاسمانەکەمان دوونە بە زۆر سپاس خۆشەویستان سپاس بۆیەوەش کە بینەر بوون خواتان لەگەڵ